هۆی ئیهمالکردنی قورئانی پیرۆزەوە کە ئیهمالمان کردووە بەڕاستی بەس ڕەمەزان باشی نەعیبمان نییە. دوای مانگی ڕەمەزان کووە خۆمان مەحروم دەکەین لەم خێرە گەورەیە، لەم پاداشتە گەورەیە، چونکە نایخوێنینەوە. ئەگەر کەسێکیش خوێنەواری نەبێ خۆ دەتوانێت گوێ لە قورئان بگرێ. خۆ گوێگرتن لە قورئان پارەی تێ ناچێ، هیلاکت ناکە، کرێکاری نییە، فەردە ئارد و برنجدا ناگری، تەنها گوێی لێ دەگری. گوێگرتن ئەوش ناتوانی بەس نەک 5 دقەی بەیانی دوای بکەیتە دەگە و ڕەقس و فلیم و نازان و گۆرانی وشت. ئەوە نا، بەردەوام گوێی لێ بگرە. با لەگەڵ قورئانان ڕابێ، چۆ چەند ساڵە لەگەڵ گۆرانی ڕاهاتووی ئەمجا بیگۆڕە، با لەگەڵ قورئانان ڕابێ. کاکە هەڵپەڕکێشمان پێویستە بێ، ماشەڵڵا چەندی گوێ لە قورئان گرت پێویستە هەڵپەڕکێت، تو جاری گوێ لە قورئان ناگری، هەڵپەڕکێمان پێویستە. ئەوە پێویستە قورئان لە قیامەت شەفاعەت بۆ بکە؟ با لە خوا بترسین، خۆمان مەحروم نەکەین لەم خێرە گەورەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیحی سنن ترمذی هاتووە، أفرمي من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشر أمثالها. هر کسی یک پیتی لقرآنی پیروز بخوانه، یک پیت، یک حرف، چاکی کی بده نسره، چاکش بدقاته. خوشویستی خواه فرمی صلی الله علیه وسلم من نعلم ألف لام ميم پیتیکا، ألف پیتیکا، لام پیتیکا، ميم پیتیکا. کواتا تنها بڵێ ئەلیف لام میم سی خێرە دەسەکەوێ. بە هەموو لاپەڕەیەکی قورئان کە دەیخوێنی، هەموو لاپەڕەیەک 5000 بۆ 6000 چاکە دەسەکەوێ. دەی بزانە خۆمان لە چی مەحروم کردووە؟ ئەگە دوو لاپەڕە بخوێنی 12000 خێرە دەسەکەوێ. جوزئی قورئان 20 لاپەڕەیە، 20 کەڕەت 5 حساب کە زانی چی دەکات. ئەگە 20 کەڕەت 6 حساب کە یا 7، چونکە لاپەڕە هەیە پیتەکانی زیاتر هەیە تۆ زەکەمتر. باش خۆمان بۆ مەحروم کردووە. ئەگەر 20 کەڕەت 5 بێ، هەی خوایە نەیبڕی کاکە تۆ 100,000 خێر دەستکەوێ، کورە 50 دەستکەوێ، هەر زۆرە بەخوا. 50,000 چاکە یا 100,000 چاکە یا 200,000 چاکە ڕۆژانە دەستی خۆتی بخە. خۆت مەحروم مەکە، وەڵڵا مەحروم ئەو کەسەیە ئەم خێرە لە دەست خۆی دەرەکات. بەس بیرکەرەوە تەمەنی خۆتە، ئەوەشی کە قورئان دەزانێ چەند ملیۆن و ملیار چاکە لە دەست خۆت دەرکردو ڕۆژانە. نتوانی لاپەڕەی دوو لاپەڕە قورئانی پیرۆز بخوێنی، هەر بەلایانی کەمەوە لاپەڕەی بخوێنە کاکە با 5-6,000 خێر دەستکەوێ، بۆ قیامەت پێویستە پێیەتی. کەواتە تۆ ئەگەر بۆ نمونە هەر سوورەتی کەهەفەوەی کە ئەمڕۆ خوێناوێتی خوای قبوڵ کە 65 بۆ 70,000 خێر و چاکەی دەستکەوتووە. 65,000 بۆ 70,000 چاکە ئەوەی نەیخوێنە زەرەری کرد، هێشتا کات ماوە تا مەغریبی خوێنە. کەواتە بزانە خۆت لە چی مەحروم دەکەی. ئەمە مەحرومی بێبەشی نییە. ئینسان ڕۆژانە نەتوانێت بە قورئان خوێندن 10-15,000 50,000 خێر و چاکە دەست خۆی بخات، ناتوانانی لاپەڕەی بخوێنی، هەر بەلایانی کەمەوە 5,000-6,000 خێر دەستکەوێ. کەواتە ئاگادار بە، ئەگە سوورەتی ملک بخوێنی، سوورەتی ملک تەبارەک شەوان، بەلایانی کەمەوە 10,000 بۆ 12,000 خێر و چاکە دەستکەوێ. چییە؟ هیلاکە بی؟ ئەگە 15 دەستکەوێ، جاری 15,000 دەستکەوێ لەگەڵ ئایەت و کورسی ئەوانی ترە. کەواتە بخوێنە. خۆت مەحروم کردووە لەما، من و تۆ خۆمان مەحروم کردووە. تەنها مانگی ڕەمەزان قورئان بەدەستمانەوە لە باوشمانایە، دوای مانگی ڕەمەزانیش بۆ ناو ڕەفەکان و بۆ ناو تاکەکان و بیشارەوە. قورئان بەس بۆ مانگی ڕەمەزان دابەزیوە. کەواتە با بزانین چەندی خۆمان مەحروم کردووە لەو خێرە گەورەیە.